گورگەکان دەبنە فریادڕەسی نەخۆشانی شێرپەنجە و کارەساتەکانی دوێنێ دەگۆڕێت بۆ هیوای داهاتوو. ئێرە شاری چێرنۆبڵی چۆڵکراوە کە پێشتر 100,000 کەس لێی دەژیا. دوای تەقینەوەی وێزگەیەکی ئەتۆمی تیایدا بە تەواوی شارەکە چۆڵکرا. هۆکاری چۆڵکردنەکەش دزەکردنی ئەو تیشکانە بوو بۆ لاشەی مرۆڤ کە دەبێتە هۆی دروستبوونی چەندین نەخۆشی درێژخایەن کە دیارترینیان نەخۆشی شێرپەنجەیە. تا ئەمڕۆ ئەم ناوچەیە چۆڵە لە مرۆڤ، بەڵام گیان لە بەرە کێویەکان لەوێ بەردەوام بوون لە ژیانکردن. لێرە گورگەکان بە شقامەکانی شاردا دەسوڕێنەوە و لە تەندروستێکی باشدان. پێدەچێت بەرگریەکی بەرچاویان لە بەرامبەر شێرپەنجەدا پەرەپێدا بێت. ئەمە ژیوە بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشیەکە لە مرۆڤدا زیاد دەکات. کارالۆف کە زانایەکی زیندەوەرزانیە لە زانکۆی پرینستۆن لێکۆڵینەوە لە چۆنیەتی مانەوەی گورگەکانی چێرنۆبڵ دەکات. سەرەڕای ئەوەی بۆ دەیان ساڵە بەرتیشکە زیان بەخشەکان دەکەون. کارالۆف و تیمێکی توێژەرانی زانکۆی پرینستۆن بۆ یەکەم جار لە ساڵی 2014 دەستیان بە لێکۆڵینەوە لە گورگە خۆڵەمێشیەکانی ناوچەی ئیستسنای چێرنۆبڵ کرد کە لە کۆتا توێژینەوە بە ناوی گورگە خۆڵەمێشیەکانی چێرنۆبڵ ئەوان بۆیان دەرکەوت کە جیناتی ئەو گورگانە پەرایان بە خۆیان داوە بەرامبەر بە نەخۆشی شێرپەنجە. چەند دڵۆپێک خوێنی گورگەکان بەرگی لەش دەگۆڕێت هاوشێوەی ئەو نەخۆشانەی شێرپەنجە کە چارەسەری تیشکیان بۆ دەکرێت. لەوەش گرنگتر توێژینەوەکە بەشە تایبەتەکانی زانیاریە بۆ ماوەیەکانی ئاژەڵەکانیان دەستنیشان کردووە کە خۆڕاگرا بەرامبەر زیادبوونی مەترسیەکانی شێرپەنجە. ئەمە ژوا دەکات گورگەکان هیوا بۆ نەخۆشانی شێرپەنجە بگەڕێنەوە و ببنە چارەسەر بۆ نەخۆشیەکە.